ئەنجامدانی هەڵبژاردن بۆ هەر وڵاتێکی دیموکراسی یەکێک لە بابەتە هەرە گرنگ و هەستیار و ژیاریەکانی ئەم میلەتە. لێرە لە کوردستان پرۆسسێک بەڕێواچێ بە ناوی پرۆسی هەڵبژاردن و دەنگدان و هەڵبژاردننی نوێنەرانی خەڵک لەلایەن خەڵکەوە تا ئێرە پرۆسەیەکی دیارە و بە شێوەیەکی پراتیکی و سیستەماتیک بەڕێواچێ هەر 4 ساڵ جارێک جاری وەیە تەخیرتریشە بێتن لە 4 ساڵ جارەکە. بەڵام گرنگەوەی دوای هەڵبژاردنەکە دەرئەنجامی هەڵبژاردن کە دێتە ئاراوە بەڕاستی کۆمەڵێک فاکتی سیاسی دێنە پێشەوە. ئەو فاکتەرە سیاسیانە ئەوەن کە لایانی براوەی هەڵبژاردنەکان بە ئاسانی ناتوانن لەگەڵ یەکدا کۆک بن لە پێناو بەرژەوەندی میلەت بتوانن سازش لەسەر بەرژەوەندەکانیان بکەن، بتوانن بە شێوەیەکی ڕێک و پێک و بەپی پێویست و بەپی یاساکان پەرلەمانێک پێک بهێنن بۆی بتوانێ چترێکی کۆکەرەوەی یاساکان بێ و هەم چاودێریژبی بەسەر حکوومەتە. بۆیە ئێمە ئەبینین بۆشایەکی سیاسی و ئەمنی یاخود زۆر جار بۆشایەکی یاسایی زۆر گەورە لە هەرێمی کوردستانە هەیە. ژیان بە شێوەیەکی کاربڕێکەر بەڕێواچێ هەموو سێکتەرەکانی دەوڵەت، هەموو سێکتەرەکانی ژیانی کۆمەڵایەتی و کۆمەلگا بە شێوەیەکی کاربڕێکەر کارەکانی بەڕێوا بە ئەمەش واکە کە بەڕاستیش هەم سێکتەرەکان بۆشایەکی گەورەی تێبکەوێت، نتوانن بە تەواوەتی هەم لە ڕووی بەرهەمهێنانە هەم لە ڕووی باری ئابووری و ڕێکردنەوەی باری ئابووری کاریگەری زۆر گەورە ئەکاتە ڕێڕەوی ژیانی کۆمەڵایەتی و هەم سیستەمی بەڕێوەبەری و حکومداریشەوە. وێ من پێم وایە بەشێکی زۆریشی کاریگەری فاکتەرە دەرەکیەکانی زۆرە، هاوسەنگی هێز لە ناوچەکە، هاوسەنگی هێز لە عێراق، لە کوردستان، ئەمانە هەمووی خۆی کۆکەرەوەی کۆمەڵێک گرفتی زۆر گەورەن لە بەردەم پێکهێنانی حکوومەتە. بەڕاستیش نەبوو و نەکراوە، زۆر بەکەمی بیندراوە، زۆر بەکەمی بیندراوە کە وڵاتێک دوای 1 ساڵ زیاتر لە 1 ساڵ پەرلەمان هەڵبژاردنەوەی لەبەرەوەی دوای ساڵێک بەڕاستی ئەم هەڵبژاردنە شەرعیەت لە دەستەدا دوای ماوەیەکی دیاریکراو. ئەگەر لێرە و تام ئەم ساڵ تەواو ئەبێ سەروی ساڵ زیاتر زیاتر لە 18 مانگ پەرلەمان پێکنێ شەرعیەتی ئەم هەڵبژاردنە بەڕاستیش بەتاڵە بێتەوە لە ڕووی یاسایی و شەرعیەوە. دەرئەنجامی هەڵبژاردنەکان ئەوەی پیشاندا کە لە ئێمە لە وڵاتێکین تەنها باڵانسی هێز هاوسەنگی هێز لە بینی دوو هێزی دیاریکراوە یەکلایی ئەبێتەوە. کەمن ئەو هێزانەی کە ئەتوانن بەڕاستی بە شێوەیەکی ئێمە کە وەکو زمانی سیاسەکەی پیانەوتر ئۆپۆزیسیۆن یانیش هێزی سەیەمیان هێزی جیاواز دەرکەوتنەکانیان دەرکەوتنێکی لاوازە، لاوازیەکەش ئەگەڕێتەوە بۆ ئەو هێزەی کە ئەم لایەنانە ئەتوانن بە چ شێوەیەک ڕکابەریان کێ بڕکێ دەسەڵات بکەن شێوازەکانیان یانیش ڕێ و شوێنەکانی یانیش ئەو ئایدایی کە بڕکابەری دەسەڵاتی پێەکەن ئایدایەکی زۆر لاوازە، هەڵقوڵاوە یانیش بەشێکە یان جیابوویەوەی لە ئایدای دەسەڵاتداری. بۆیە ئەم هەڵبژاردن کە لە بەرژەوەندی دوو لایەنی سیاسی دوو حزبی سیاسی یەکلایی ئەبێتەوە، ئەم دوو هێزە سیاسیە ئەکەونە کێبڕکێ لەسەر بەدەستێنانی زۆرینەی دەسەڵات. جا ئەم زۆرینەی دەسەڵاتە وای لێ ئەەکە کە ناکۆکی و نەگونجان و لە هەندێک جاریش گرفتی زۆر گەورە لە بینی پێکێنانی حکوومەتە بێتە ئاراوەیە کە لە هەرێمی کوردستان ڕۆدا ئەوەیە گرفتی یەکلاییکردنەوەی بەرژەوەندیەکانە لە بینی دوو حزبی دەسەڵاتداری براوەی هەڵبژاردنەکان. بۆیە من پێم وایە کە ئەم دوو بەرژەوەندی یاخود تا لێک گەیشتنی ئەم دوو هێزەی کە براوەی یەکەم و دووەمی ئەم هەڵبژاردنەی ئەم دوایی هەرێمی کوردستان بوون نەگەن بە دەرئەنجامێک بەڕاستی ئەم گرفتە یەکلایی نابێتەوە بەلایەکدا ناکەوێتەوە. نەک تەنها یاسای باری کەسێتی کۆمەڵێک یاسا هەنە کە ڕۆژغانە یاسا شێوازێکی مەتاتیە بەپێی گۆڕانکاری بەپێی پێویست بەپێی ئەو گرفتانەی کە ڕۆژانە دێنە بەردەمی ژیانی مرۆڤایەتی ژیانی ئەو کۆمەلگایەکە ئەو یاسانە پەیڕەوەکە بێگومان پێویستی بە هەموارکردنەوە و دەستکاریکردن و بەهێزکردن هەیە. یاسای باری کەسێتی یەکێک لەو یاسا لاوازانەیە کە لە عێراق بەگشتی هەرێمی کوردستان بە تایبەتی بەڕاستی پێویستی بە هەمواری و بە هەماهەنگی و پشتیوانیەکی زۆر گەورە هەیە بۆی بتوانن هەم پشتیوانی کۆمەلگا و ژنانی پێویستە هەم
پشتیوانی لایەنی یاسادانان لایەنی ئاینی لایەنی کۆمەڵایەتیشی پێویستە بۆیە ئەگەر پەرلەمانێک نەبێ ئەگەر سنتەرێک یانیش ناوەندێکی یاسادانان تەشریعی پاڵپشتی ئەمە نەبێت چۆن نەتوانن مەسەن هەتا تەنانەت ئەگەر ژنانیش هەوڵدەن لە چوارچێوەیەکی زۆر گشتی فراوان هەوڵی بۆ بدەن و چاڵاکی بۆ بکەن بەڵام ئەگەر ئەو ناوەندی بڕیارەکە جێگیر نەبێ چۆن نەتوانن ئەم یاسایانە بەڕاستی دەستکاری بکرێ بێچکە لەمەش کۆمەڵێک یاسای تر کە ڕۆژانە پێویستە بۆ ژیان و ڕێخستنەوەی ژیانی خەڵکی کوردستانە کە پێویستە کە ناوەندەکە یان سنتەری چاڵاکیەکانی بەرهەمهێنانی ئەم یاسایانە خودی پەرلەمانە کە پەرلەمان کارە نەبێت کەواتە هەموو یاسایەکان مردوسی هاوڵاتیان من پێم وایە تۆزێک لە ناومێدی گەورە هەیە لەناو خەڵکە لە ناو هاوڵاتیانە چونکە هاوڵاتی ئەوەی بەدەستیەوەی دەنگدانە کە هاوڵاتی دەنگەدا بۆ ئەوەی بتوانێت سیستەمێکی سیاسی نوێ هەر 4 ساڵ جارێک نوێ بکرێتەوە بە شێوەیەکی ڕێکوپێک ئەم سیستەمە کارابێ و کاری خۆی بکە کە دەسەڵاتدارە سیاسیەکان ناتوانن ئەم سیستەمە کارا بکەن بەڕاستی ناومێدی گەورە و لای خەڵک دروستەکە تا حدێکیش تا ئاسێک دەستەوەستانی شەبێ بۆیە من پێم وایە کۆمەلگاکانی مەدەنی ڕێکخراوە مەدەنیەکان ئەتوانن بە شێوەیەکی مەدەنیانە فشاری زۆر گەورە دروست بکەن فشارەکانیان جا بە شێوەی کۆڕ و کۆبوونەوە بە شێوەی یاداش بێ بەو شێوانەی کە خۆیان ئەتوانن کاری تیا بکەن و فشار بخەنە سەر ئەم لایەنە سیاسیانەی کە ئەتوانن حکوومەت پێی بێنن بۆی بە زووترین کات ئەم دۆخە بەلایەکدا بخەن.